ئەو کەسی کە جنیو بە دینەیە، دین بە ناڕاست دەزانێ، شەرع بە غەڵەت دەزانێ، بە کۆنەپەرست دەزانێ، با بێ لەگەڵ منە مەجموعەی هەنێ بابەت هەیە بیکە قەناعەتی پێکەم بۆ من تاکو تەمەنی نزیکی 33 بۆ 35 ساڵیش زۆر دوورە دین بووم بەداخەوە، چکە من لە ناو ژینگە و بیئێکا پەروەردە بووم کە ئەوەی تیای نەبوو بێ مەسائلی دینی بوو. لە مەسائلە دنیایەکان، لە مەسائلی خوێندنەوەی کتێبخانەکانی باوکم مامەکانم بە ڕقمێکە هیوام وایە خەڵک بە مبالغە وەری نەگرێ، زیاد لە 12,000 کتێب لە ماڵی باوکم مامە خوێنێتەوە لە تەمەنی لە 5 سەرەتایی، لە 6 سەرەتاییە زیاد لە 2300 بۆ 2600 کتێبی ماڵی باوکم تاوا کردبوو میم لەبەر بوو. هیتی خوا ئەم توانایی یابوو بە من، بەڵام لە تەمەنی 35 ئەو ناوەیە خوای تەبارەک و تەعالا هیدایەتی منیە، بەرچاوم ڕوون بۆ. ئێستاش برادری کۆنم هەیە هی ئەو سەردەمە تەسەور ناکات، دەڵێ ئەوە توانیت، بەڵام ئەوەی کە من هەستم پێ کردووە کاگەیە تەها، یعنی ئەم قسەیە من بەرپرسم لە قیامەتیش لەسەری دڵنیا دەکەمەوە کاکتەها ئەو کەسی کە جنیو بە دینەیە، دین بە ناڕاست دەزانێ، شەرع بە غەڵەت دەزانێ، بە کۆنەپەرست دەزانێ، با بێ لەگەڵ منە مەجموعەی هەنێ بابەت هەیە بیکە قەناعەتی پێکەم بۆ، چونکە من پێشتر دژە دین بووم. ئەو غەڵەتانی کە من لە قسەی خەڵکەوە ئەم بیست دووە مەزانی پارەم دەستەکەوە، بەڵام کە خوای تەبارەک و تەعالا بەرچاوی منی ڕوون کردەوە، سەدان جار برای خۆت دانیشتوم بە تاقی تەنیا دەستم کردەوە بە گریان وەجشتێ بۆ ئەوەی کە من چۆن بە غەڵەت لەم دەقە گەیشتوم. سەلامێکە بوو قسەیەکی کرد ئەیود بە قاقای پێکەنینەوە، زۆر بە ئیستیهزا نووسی بووی ئەیوو خوا لە قورئان ئاڵێ خۆر کە ئاوا بێچێتە ناو تەشتی قوڕەوە. منەموو ها وەرە سەیری قورئان کە معقولە خۆر بێتە ناو قوڕەوە، بەڵام خوا کە هیدایەتی یام سوورەتی کافم لەبەر کرد وإذا غربت تقريضهم تاتر باشا ئەچێتە کوێ تەغریب فی عین حەمی. ئەمە باسی کێیەکە؟ باسی ذی القەرنەینەکە کەوابوو ئەم حەدەسە خوای گەورە خۆی باسی ناکات، لەسەر زمانی کەسێکی ترەوە باسیەکە ئەو وای بینیوە. ئەی لەوە خەڵکێکمان هەیە ئەمەی بەڕاستە زانی بەزێسە من ڕاستیەکەیم بۆ دەرکەم.